دوای ئەوەی کە ئەو پارەیە لەلایەن باندێکەوە فرێنرا و لێکۆڵین و دەستی پێکرد بە هەماهەنگی پۆلیس و ئاسایش و دەستگای زانیاری و دژە تیرۆر ژوورێکی ئۆپراسیۆنمان پێگەێنا و سەرەداوی زانیاریەکە لە دژە تیرۆرەوە پێمان گەیشت کە سیارەیە کڕاوە لە سەی سایق سیارەیەکی بێسەرەتایە پەترۆڵێکە تەتابوقمان کرد لەگەڵ ئەو سیارەی کە عملیەکەی کردبوو لە بەپێی ئەو شوێنانی کە دەستمان کەوت و زانیاریەکان ڕێگە ئەو سیارەیە بوو بۆیە بە هیمەتی هەموو لایەک لێکۆڵینەوە دەستی پێکرد لەلایەن ژووری ئۆپراسیۆنەوە توانرا زۆر بەڕێک و پێکی بە بڕیاری دادوەر ئەم شەو دادوەر خۆی لەسەر خەت بوو دکتۆر حاکم ئاوات هاتووە دایرەکەیش و لەسەر خەت بوو بۆی کارەکان بە قانونی بەڕێک و پێکی بچێ بەڕێوە خۆی دوای 3 سەعات دەتوانم بڵێم سەردا و دەستکەوت بەڵام لە 12 ساعتی نەخایەن تقریبا خایانی هەمووی دەگیر کران وەڵاوە ئەوە پیشانەیە کە باندێکی ئاوە ممارسی لێزانی شارەزای چەندین جارە دەگیر کراون و کە تەجروبیان هەبووە لە دزی و لە پیاوکشتن و لە تەقەکردن و لەمانە توانرا لە خلالی نەگاتە 24 ساعت دەگیرکرا ینی من دەستخۆشی لە هەموو ئەو دەستگایە ناکەم وە سپاسی هاوڵاتیانی شەکەم کە هەمووشی هاوکار بوون.